التوقيع على مذكرة تفاهم بعنوان اتفاق مؤقت لاستئناف تصدير نفط من إقليم كردستان. ڕێکەوتن لە دوای ڕێکەوتن بۆ ئەوەی موچەی فەرمانبەران بێت دروشمی دوو حیزب و حکوومەتێکە کە 11 ساڵ بەر لە ئێستا بڕیاری ئابووری سربەخۆیاندا و تا ئێستاش موچەخۆران بەدەستیەوە دەناڵێنن. بەرپرسانی هەرێم بەغداد بە جێبەجێنەکردنی ڕێکەوتنەکان تۆمەتبار دەکەن و ئەوانیش بەرپرسانی ئێرە بە هەمان کار تۆمەتبار دەکەن. موچەخۆرانیش کە قوربانی سەرەکی ئەم کۆبوونەوە بێ ئەنجامانن باجەکەی دەدەن. شتێک نەماوە بە ناوی متمانە هەر لەبەر ئەوەیە دایان ڕێککەوتن بەڵکو بڵێم سەدان ڕێککەوتن و سەدان کۆبوونەوەیان کردووە هەنی وای لاتوە هەر مانگە تێدە پەڕێ چەندین کۆبوونەوە بکەن چەندین ڕێککەوتن بکەم بۆی کە موچەی مانگێک دابێن بکرێ. لە سەرەتای ساڵ هەمومان بیرمانەکە گوتیان ئەم ساڵ ڕێککەوتنەکە وا کراوە موچە هەر دوازەمانکە دابین کراوە کە هەرمانجی دواتر دیسان موچە کێشەی تێکەوت و ینی پێویستی بە دایان کۆبوونەوە هەیە چەندین ڕێککەوتن هەیە بۆی کە بتوان موچە مانگی دابین بکەن ئەوەش هەمووی بێمتمانەیە لەنێوان هەردوولا هیچ نەماوەتەوە بەڵام بە مەرجێک ئەوە تەنها بۆ بانگەشەی هەڵبژاردن نەبی. چاودێرێکی سیاسی دەڵێت عیبرەت لە ڕێککەوتندا جێبەجێکردنیەتی زۆری ڕێککەوتنەکانیش بە زیان بۆ موچەخۆران شکاوەتەوە بۆیە دەبێت ڕێککەوتنەکان جێبەجێ بکرێن. عیبرەت لە ئەو ڕێککەوتنانە لە جێبەجێکردندایە کاتێکە تۆ ڕێککەوتنێک ئەەکەی لەگەڵ بەغدا ئەبێت جێبەجێیکە ئەبێ پابەندیشبی پێوە ئەوە هەروها بۆ بەغداش بە هەمان شێوە هەڕاستە بەڵام ڕێککەوتنێکە کرێ هێشتا ئەم ڕێککەوتنە جێبەجێ نەکراوە ڕێککەوتنێکی دیکە ئەنجام ئەدرێتەوە ئەمەش وای کردووە قەیرانەکەی بەڕاستی زیاتر کردووە بە تایبەتیش لەو نێوانەدا موچەخۆران و فەرمانبەران بوونەتە قوربانی زۆری و بۆری ئەو ڕێککەوتنانەی کە لە نێوان هەرێم و بەغدایە ئەنجامەدرێ. تا ئێستا چەندین ڕێککەوتنی جۆر بە جۆر کراوە لەبارەی پرسینەوت و داهاتی نانەوتی و یاساکانی بودجا بەڵام هیچ کامێکیان جێبەجێ نەکراون. لە کۆتایی هەر ساڵێکیش موچەیەک یاخود زیاتری موچەخۆران دەخورێت و دەبێت چاوەڕێی ساڵێکی نوێ بن لە ڕێککەوتنە جێبەجێ نەکراوەکان. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.